مامۆستایەکی پەروەردەی تایبەت لە پارێزگای هەڵەبجە پەرتووکێک بۆ خوێندنی پەروەردەی تایبەت دەنووسێت و وەزارەتی پەروەردەی هەرێمیش پەرتووکەکە داغڵی پرۆگرامی خوێندن دەکات و لە سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان وەک وانەیەک دەوترێتەوە. ئێستا مامۆستای پەروەردەی تایبەت ئەگەر ئەو ڕێبەرەی بەدەستەوە بێ چکە باسی سەرجەم گرفتەکانی پەروەردەی تایبەتم کردووە وەکو ئۆتیزم و داون و ADHD و نابینا و نابیست و ناگفت و وشە ناشرینەکان لابین کوێر و کەڕ و لاڵ و کردووان بە نابینا و نابیست و ناگفت و ئەو شتانەی کە پێویستن مامۆستایەکی پەروەردەی تایبەت لە منە لەگەڵ مناڵ قوتابێکی خاوەن پێداویستی تایبەتە هەیبێ من لەناو ئەو ڕێبەری پەروەردەی تایبەتە دامناوە. ماوەی 3 ساڵە ئەو مامۆستایە سەرقاڵی نووسینیە و پەرتووکەیە و وەک خۆی دەڵێت 22 ساڵە مامۆستای پەروەردەی تایبەتە و لە ڕێگەی وەرگرتنی ئەزموونەوە گەیشتووە بەو ڕایی نووسینی کتێبێک و خوێندنی لە قوتابخانەکان پێویستێکی هەنووکەیە. بتوانم ئەو کلێنە پڕ بکەمەوە کە بتوانین ئێستا خۆشبەختانە پرۆژەیە کە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە پرۆژەکەی ئەوان بوو منیش کام کتاوام کرد کە ئەم کتێبەیان بکەین بە مەنهەجێک لە هەموو مەکتەبەکانی کوردستانە. خۆشبەختانەوە وەزارەتی پەروەردە بە سوپاسێکیان پێشکەشی من کرد سوپاسی و پێزانین. لە بەشێک لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت ڕایانانیان پێدەکرێت لەسەر چۆنێتی هەڵسوکەوت و قسەکردن و ئاماژەکان. ئەم پەرتووکەش بەوتەی شارەزایانی بواری پەروەردەیی گرنگی خۆیە و هەموو مامۆستایەک ئاشنا دەکات بە چۆنێتی مامەڵەکردن و هەڵسوکەوتکردن لەگەڵ قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت لە قوتابخانەکاندا. ئەم پەرتووکە پێویستێکی تاو و ئێستایە و بۆ داهاتووشە چونکە ئەم پەرتووکە شان بەشانین وەکو بەڕێز ئاماژەت پێکرد شان بەشانی وانەکانی کە لە قوتابخانەکان مناڵی خاوەن پێداویستی تیا بێت یا تیا نەبێت ئەم پەرتووکە چێتە ناوی سوودی بۆ کۆمەلگا هەمووی هەیە بۆی کە تۆ مامۆستایەکی ئاسایی کاچیتە پۆلەوە لەوانەیە مناڵێک ئاشنا نەکرابێت ئاشکرا نەکرابێت کە خاوەن پێداویستی خێزانەکەی نەیابێ مامەڵەیەکە کات جوڵەیەکە کات ئەم جوڵەیە تر مامۆستاکە ئیناسێتەوە کە ئەمە پێویستی بە هاوکاری ئەمە خاوەن پێداویستی تایبەتە هەموو مامۆستایەک پێویستە لەم کاتە ئەمە بخوێنێتەوە بە خوێندنەوەی ئەمە شارەزا ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ قوتابیانە بکات لەناو پۆلەکە. ڕێبەری پەروەردەی مامۆستای تایبەت هەموو ڕێنمایەکان و جۆرەکانی خاوەن پێداویستی تایبەتی لەخۆ گرتووە و لە سەد لاپەڕە پێک دێت لەلایەن وەزارەتی پەروەردەشەوە ڕێزلێنان بەخشرا بە نووسەری پەرتووکەکە و بڕیاریشە بۆ ساڵانی داهاتوو نزیکەی 1000 دانەی دیکەی لێ چاپ بکرێت لەلایەن وەزارەتی پەروەردە و ڕێکخراوەکانەوە. ئیتر ئەوەی کە پەروەردەی تایبەت پێویستی بێتیایەتی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.